سڵاتان لەبێ ڕێکخراوی کوردستان دیالۆگ لە درێژەی کار و چالێکیەکانیدا ئەمڕۆ هەستاوە بە سازدانی دیداری سینەما و جینۆساید. دیدارەکە خوێندنەوە بۆ کتێبێک دەکات کە باس لە جینۆساید و سینەما دەکات تا چەندە گرنگە سینەما گرنگی بدات بە جینۆساید. لەگەڵمانن بزانین بەشداربوانی دیدارەکە و ئامادەبووان چی دەڵێن لەو بارەیەوە. ئەم دیدارانە بەڕاستی زۆر گرنگە لە چ ڕوویەکەوە لەو ڕۆکە ئێمە بەردەوام پێویستمانە ئەم شتانە باسکەین بۆی لە بیر نەچێ بۆی بزانین چیمان بەسەر هاتەوە بەرەوکوێوە ڕۆین. وە پرسی جینۆسایدیش پرسێکە کە هەمیشە ئەبێ لە بیری میلەتی کووردا بێ بۆی لەو دۆخەیە کە تایەتی نەمێنێتەوە بتوانێت خۆی دەرباسکە و خۆی بە جیهان بناسێنێ بۆ شێوەیە کە ئێمە ئەمەمان بەسەر هاتوو ئەمانەیە بەرەو باشتر بڕۆین. یەکێک لەو شتانەش کە لێرەیە باسکرا لەم دیدارەیە فیلمسازی و سینەما و جینۆسایدەکە، یعنی جینۆساید چۆن لە سینەمایە باسەکرێ. ئێمە هەمیشە بێ باسیەوە بکەین کە سینەمایەکێکە لەو میدیەمانەی کە ئەتوانێ ئەم کارە ساتە بگوێزێتەوە بەناوخۆ و بە دەرەوەشی بناسێنێ لەبەروی میدیایەکی جەماوەریە ئەگاتە هەموو جۆرە تاکێکتر لە هەر جۆرێک تۆ بتێ لەسەر ئاست و چین و توێژێکا بێ ئەمەی ئەگاتێ لەبەرەوە پێویستەکە ئەم بابەتان لە ڕێی سینەماوە بگوێزرێنەوە. بەڵام ئێمە لێرەیە کێشەمان لە گێڕانەوەکە هەیە چۆن بگێڕینەوە. ئەوەی کە هەیە ئێمە لە فیلمسازی کوردیا ئەتوانین بڵێن نیوە بە نیوەیە بەداخەوە سەرەتا بڵێم خۆشبەختانە نیوەی باش ئیشەکات بەڵام بەداخەوە نیوەشی نازانێ ئیشی تیا بکات. نەزانینەکە چۆنە ئێمە گێڕانەوەکە ئەبێ بزانین چی ئەگێڕینەوە و چۆن ئەیگێڕینەوە. لەم گێڕانەوەیە هەمیشە ئەبێ وەکو خۆمان شتێکی ترمان هەیە ئێمە لێرەیە مۆزوعی بێلایەنیە. ئێمە هەر شتێک وێتە پێشەوە ئەڵین با بێلایەن بین لە کاتێکە ئەم بابەتانە بە جێگەی ئەوی تیا نابێتەوە بڵێ بێلایەن بم. من ئەبێ لایەنگیر بم، لایەنگیری ئەو شتە بم کە بەسەرم هاتووە، ئەو بابەتە بم کە بابەتی منە، ئەو بابەتە بم کە بابەتی کۆمەلگاکەی منە. لەبەرەوە لایەنگری لێرەیە زۆر پێویستە. لایەنگریەکەش چۆنە لە گێڕانەوەکەیە ناڵێ من بچم هەموو شوێنەکانی تر زەربی سفرکەم، بەڵام کاتێ ئەیگەڕمەوە پێویستە لەسەر هەموو کاستی بەرهەمهێنانی فیلمێک و بە تایبەتیش دەرهێنەر کە مێژوویەکی باشی ئەو بابەتە کە کاری لەسەرەکە خوێند بێتەوە هەر ئەوە نەبێ وەکو تاکێکی ئاسایی بەرگوێی کەوت بێ کە بۆ نمونە کارەساتی ئەنفالمان هەیە ئەو جینۆسایدە گەورەیە کە بڵێ مثلەن ئەنفال لە ساڵی ئەوە نەڕوویە وابوو بێم تەنها ئەمە بگوێزمەوە ئەبێ پەیامێکم هەبێ لە پشت ئەمە و بەباشی مێژووم خوێند بێتەوە اینجا. لەبەرەوە لە بواری فیلمسازیەکێک لەو شتانە لای من زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە مێژووی نەتەوەکەی خۆمان بزانین بۆی بزانین چۆن بیگەڕینەوە کە بتوانین کاریگەری لەسەر بینەردا بنێ. مامۆستا سینەمای کوردی تا چەندە گرنگی داوە بە جینۆساید و ئەو کارە ساتانەی کە بەسەر کووردا هاتووە؟ وەکو پێم وتی هەر لە قسەکانی پێشترمە ئەوتوانین بڵێن نیوە بنیوەیە ئەوەی کە گرنگی پێدراوە، بەڵام بەداخەوە لە ئێستاە هەندێک کار بەرهەمیەت کە بەڕاستی شەرمەکەی کە بینی وەکوەوەی کە مثلەن کار لەسەر زاڵمێکی وەکو سەدام دروست سەکرێت لە جیهاتیەوەی کە بیت بچووکی کەیتەوە یەیت گەورەیەکەیت. ئەمانە بۆ ئێمە یعنی غەدرە لەو جینۆسایدێک کە بەسەرمان هاتووە، غەدرە لە میلەتی کورد، غەدرە لەو مناڵی ئەنفالی کە بەتەنیا ماوەتەوە، غەدرە لەو مناڵی کیمیا بارانەی کە کەوتۆتە وڵاتێکی تر و لە ئازیزانی خۆی دابڕاوە. ئەمانە هەموو غەدرن لە چۆنەڵی بابەتە گرنگەکەی ئێمە کوردبوونمان. لەبەرەوە ئێمە پێویستەکە زۆر بەباشی بە بیرێکی فراوان بە جوانی ئەم بابەتە بگێڕینەوە.
خاتو دەوەن تا چەندە ئەم جۆرە دیدارانە سەبارەت بە جینۆساید کە وەک دەزانیت کورد تووشی زۆر کارەساتی گەورە بووە تا چەندە ئەم دیدارانە بە گرنگدانی لەو بارەیەوە پێشکی دەستخۆشییان یەکەم و هیوای سەرکەوتن مامۆستا کەریمۆکە خوازم و هەر کەسێک کە کار لەسەر کاری مێژوو شوناسی ئەنفالەکە چونکە ئەنفال بەڕاستی و جنێوساید شتێکی کەم نییە بۆ کورد و پێویستە هەموو جیلێک و هەموو کەسێک کە لە ڕێگەی هونەرەکەیەوە بێ لە ڕێگەی نووسینەوە بێ بتوانێت کە ئەو پامە بگەێنێ بۆ جیلی دواتر و ئیدامەی پێبە چونکە بەڕاستی ئەنفال و جنێوساید شتێکی کەم نییە بەنسبەت کوردەوە و ضرورە کە هەموو ساڵێک و هەموو هونەرمەندان هەست بەو بە پرسیارەتیە بکەن چ لە ڕێگەی فیلمەکانیان چ لە ڕێگەی نووسین و یعنی کتێب و فیلم سازانە کە کاری تیاکەن. سینەمای کوردی تا چەندە گرنگی داوە جەنابەکو ئەکتەرێکیش وەکو دەرهێنەرێکیش تا چەندە گرنگی دراوە لە سینەمای کوردیا بە جینۆساید حتمما هەر لە مناڵە من کارم لەسەرەوە کردووە کە مەسەلەن ئەو خاڵە ڕەشە کە بە نێوچەوانی حزبی بەحسەوە یا مەسەل ئەو مێژووی کە ناتوانرێ بشارڕێتەوە ئێمەی کورد کە قوربانیان ناو هەزارها گۆڕی بە کۆمەڵ هەیە هەزارها فیلم دروست کراوە هەزارها کورتە فیلم کراوە بەس هەتا بکرێ هیچتاکەمە چونکە سینەما دوم زمانی جیهانیە کە تۆ بتانی ئەو جنێوسایدە ئەو معاناتی کە کورد هەیەی لە ڕێگەی فیلمەوە لە ڕێگەی سینەما بگەێنێ بە دێرەوەی کوردستان ئەوەی گرنگە ئەوەیە کە هەم هونەرمەندان هەم دەرهێنەران و هەم ئەوانەی کە لە بواری هونەریان هەر بوارێکە کار بکەن بتوانن ئەو ئیدامەیە بن نەڵێن تەواو ئیتر کە پێویست ناکە هیچمان زۆر لەسەر ئەو بابەتە هەیە نە ضرورە بۆ جیلا و جیل کە تێبگەن کە مێژووی کوردیان کورد بەگشتی بۆتە قوربانی لە کەلتورەکەی لە شوناسی لە هەموو کۆمەڵکوژی هەموو بابەتەکان ئاماژەی پێبیرێ و تەرکیزی لەسەردابن فیلمی زیاتر و کاری زیاتری بۆ بکرێت دەستخۆشی لە مامۆستا کەریمۆکەکەم بۆ ئەم کتێبەی کە چاپی کردو و ماستەر نامەکەیەتی هیوای سەرکەوتنی بۆ خوازم و سوپاس بۆ ئێوەی ئەزیزیش خاتو دەوان هیچ بەرهەمی تازە و چیە کاری تازە و چیە لە ئێستا خەریکی کورتە فیلمێکم فیلمێکی زۆر جوانە هیوادارم توانم هەر لە ڕێگەی و کورتە فیلمەوە پامێکی جوانیشم هەبێت. لوتکەی تاوان و دڵڕەقی لوتکەی ستەمکاری کە بەسەر ئەم میلەتە و ئەم گەلەی ئێمەدا هاتووە لە جینۆسایدەکاندا بەرجەستە بووە. جینۆساید واتە یعنی ئەو پەڕی ستەمکاری و جینۆساید واتە ئەو پەڕی دڵڕەقی ئەو پەڕی کارێکی هۆڤیانە و نامرۆڤانەیە کە بەسەر ئەم گەلەدا هاتووە و ئێمە دەبێت ئیش لەسەر نەهامەتەکانی خۆمان بکەین ئیش لەسەر هەموو تاوانکاریە بکەین کە بەسەر میلەتەکەماندا هاتووە بە ئامانجی ئەوەی کە ئەم میلەتە هۆشیار ببێتەوە ئەم میلەتە ڕۆژە لە ڕۆژان بتوانێت لە دەروی جینۆساید لە دەروی کوشتن لە دەروی تاواندا بژیت. بۆ مەبەستە بەڕاستی سینەما هونەرێکی زۆر باڵا و زۆر مەزنا توانای ئەوەی هەیە کە ئەم تاوانکاریە لە خۆیدا بەرجەستە بکات و پیشانی ناوخۆ و دنیای بدا و لەو ڕێەوە دیالۆگێکی باش و تەندروست دروست بکات لەگەڵ هەم بینەری بیانی هەم بینەرەکانی خۆشمان. کاک کەریمۆک جەنابەکو فیلمسازێک تا چەندە سینەمای کوردی گرنگی داوە بەو کارە ساتانەی کە بەسەر کووردا هاتووە بۆ ئەوی نەک بە هەر لە ناو کووردا بۆی بە جیهانی بناسین ئەو کارە ساتانەی کە بەسەر کووردا هاتووە. لە ڕاستیدا لە کوردستان هەمومان نەزانین و هەمومان تاکێکی ئەم کۆمەلگاین کۆمەلگای کوردی لە باشوور کۆمەلگایەکە لە بارودۆخێکی قەیراناوی لە هەموو ئاستەکان هاژی ئەمە حەقیقەتە ئاستی سیاسی ئاستی
ئابووری و موچە ئاستی کۆمەڵایەتیش تا ئاستێک گرفتمانەیە سینەما بەدەر نییە لەم گرفتانە لەو ئاستەنگانە بۆیە سینەماکەی ئێمەش هێشتا بەرکەمال نییە هێشتا تۆکمە نییە هێشتا نەکەوتوتە سەر شاڕێکی ڕاستە خۆی بینین جم و جۆڵێک هەیە لەم ساڵانەی دوایە لە سینەمایە گرنگی درراوە بۆ کارەساتانێکە بەسەر کووردا هاتووە بە تایبەتی جینۆسایدیش هەر خودی ئەم ماسەرنامەیە ئیشکردنە لەسەر ئەو فیلمانێک کە لەسەر جینۆسایدەکان دروستکراون ئەو فیلمە کوردیانەی کە لەسەر جینۆسایدەکان دروستکراون کە ڕەنگە ژمارەیەکی زۆر ژمارە وەکو ژمارە باشن بەڵام ئێمە پێویستمان بەوەی هەیە کە زیاتر لەسەر جینۆسایدەکانیش کرێت جینۆسایدی ئەرمەن جینۆسایدی هۆلۆکۆ جینۆسایدەکانی دنیا لە هێزار و بەردەوامیشیان لەسەرەکرێت یعنی جینۆساید لە شوێنەکان ناوەستێ ینی دەرهێنەری گەورەی تورکی فاتە ئاچین دوای 100 ساڵ فیلمێکی دروست کردو بە ناوی دەکەت لەسەر جینۆساید ئەرمەنیەکان یعنی ئێمەش لە شێ 100 ساڵی تریش ئیش بکەین لەسەر ئەم جینۆسایدانە ینی چکە ئەم جینۆسایدانە وانەی گەورن بۆ مێژوو وانەی گەورن بۆ سیستەم و سیستەمکاری لە دوای ئەم کتێبە کاری داهاتوتان چییە؟ بەڵێ ڕاستەکەی من هەم ئیشی پراکتیکەکەم هەم ئیشی تێوەش دەکەم لە ئێستادا توێژینەوەیەکم لەبەردەستە لەسەر جینۆسایدی یەزیدەکان و لەگەڵ ئەوەشا دە ڕۆژیش کە دەچمە ناو پرۆسەی دروستکردنی شۆرت فیلمێک مەکەوت تایبەتە بە جینۆساید؟ نەخێر مژارێکی کۆمەڵایەتی هەیە زیاتر لەوەی کە لەسەر جینۆساید بێ خاتۆ ڕۆباجەنا بۆکو هونەرمەندێک تا چەندە ئەم جۆرە دیدارانە بە گرنگ دانەی کە لەسەر جینۆساید و سینەما ئەنجام دەدرێت ڕاستیەکەی ئەمەوێت دەستخۆشی لەو هاوڕێ ئازیزانم کەم کە دەستیان بردووە بۆ بابەتێکی زۆر گرنگ کە تا ئێستا لە سینەمای کوردیا زۆر کەم دەستی بۆ براوە و ئەوەشی کە ئیشی لەسەر کراوە بە کاڵ و کرچی ئیشی لەسەر کراوە ئێمە قەزی زۆر گەورە کارەساتی زۆر گەورە کارەساتی تراژیدی زۆر گەورە بەسەر میلەتی کووردا هاتۆ بەڵام بەداخەوە هەتا ئێستا هونەرمەندان بیریان لەوە نەکردوتەوە کە ئیشی لەسەر بکەن بە دنیای بناسێنن ینی ئێمە هیچمان کەمتر نییە لە سینەما جیهانیەکان ئەگەر دیقەت بێ لە کارەساتی هۆلۆکۆست چەندەها فیلمی لەسەر دروست کراوە ئێمە ئەنفالمان هەیە هەڵەبجەمان هەیە جینۆسایدمان هەیە بۆیە بەداخەوە هەتا ئێستا بەجددی ئیشی لەسەر نەکراوە هیوادارم ئەمە هەنگاوێکی گرنگە هەنگاوێکی نوێیە هەوڵبەن ئیشی باشی لەسەر بکەن سینەمای کوردی تا چەندە گرنگی داوە بۆ کارەساتانەی کە بەسەر کووردا هاتووە زۆر کەم گرنگی پێی دراوە ئێمە قەزی زۆر گەورەمان هەیە ئەکرێ ئیشی زۆر باشی لەسەر بکرێ بەڵام بەداخەوە سینەمای کوردی زۆر هۆکار چییە کە گرنگی پێ نادرێت وەڵی تر هۆکار هەمومان نەزانین کە ئێستا کورد بە هەموو شێوەیە لە قەیرانە ئیتر هەموو جۆرەکانی قەیران بینین ئەم چەند ساڵە سینەما جموجۆڵێکی تێکەوتووە وایە؟ ئەو جموجۆڵی کە ئێستا لە سینەمای کوردیا هەیە خۆشبەختانە کردی تایبەت هاتوتە پێشەوە کارەکە سەپۆرتی ئیشەکانەکە بۆیە ئیتر ئەو چیرۆکانەی کە لەلایەن کردی تایبەتەوە پەسەند دەکرێت ئەو جۆرە چیرۆکانەیە ئەو دەرهێنەرانە کاری دەرهێنەرەکانە کە ئەم جۆرە پرۆژانە بخەنە بەردەمی کەرتی تایبەت بۆی ئەوانیش بێنە پێشەوە و ئیشی باشی لەسەر بکەن.
زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ میێوارێ وەرەخەرانی ئەم کۆبوونێ بۆ میێوارە بەدڵنیاییەوە من زۆر بە گرنگی ئەزانم بە تایبەتی ئەو ڕخسنی لەلایەن سینەما سالمەوە هەرێک لە کاکەریمۆک و چەند هاوڕێیەکی تر و بۆ دۆزێکی زۆر گرنگ کە ئەوی ژینۆسایەتی کووردە کە ئەو چیرۆک و حکایەتە زۆر قورسانی کە بەسەر میلەتەکەمانە هاتووە بکرێتە دووتوێی کتێبێکەوە لەوەش دەرباز ببێ بکرێتە بەرهەمێکی هونەری لە فلم لە درامایە نەک کاتێتی بگرە زۆر درنگە بەڕاستی کە ئەم حکایەتانی ئێمە لە ڕێگەی سینەما و فیلمەوە بگەین بە دنیای دەرەوەی خۆمان. تا چەندە سینەمای کوردی تۆکو هونەرمەندێک کە لە ناو بوارەکەیای گرنگی داوە بە جینۆساید و کارەساتەکانی تری کە بەسەر کووردا هاتووە؟ تەبعی بابەتێکی زۆر گرنگە من زۆر لەگەڵەوەی هەم کە خەڵکی مختصی خۆی کە لەسەر ئەم بابەتانە بدوێت مەڵا من لە گۆشەیەکی بچووکی ئەکتەری خۆم و کە سەیری ئەم بابەتە ئەەکەم کە چیمیاباران کە ئەنفالکردن کە جینۆسایدی کورد باوەڕ هێشتا هەردەستی بۆ نەبراوە ئەکرێت لە ڕووی خوێندن و دکتۆرا و ماستەرەوە بکرێت بە هەوێن و بابەتێک کە زۆر گرنگە دوای لە دووتوێ کتێبێکا بڵاو بکرێتەوە وەکو پێشتر وتم بەڵام ئەمەش بەس بەتەنها لە لای هونەرمەندەکان و سینەما کارەکانەوە ناکرێت بەڕاستی بێ پرۆژەی گەورەی حکوومەت و دەوڵەت بێت کە ئازاری میلەتەکەی بیشانی هەموو دنیا بە یان تۆ سێری جووەکان کە ساڵانە بە تاکوی ئێسش بە ملیۆنان دۆلاری بۆ تەرخانەکرێت بۆەوەی کە ئەو چیرۆک و حکایەتە بە هەموو دنیا بناسرێت یان ئەو بەسەراتە قورسێکە لە یابانە ڕوویە بەڵام لێرە بەڕاستی زۆر درەنگەوە هەوڵی جدیشی بۆ لێ نادرێت کە لەلایەن حکوومەتەوە یعنی هونەرمەند سێرەکەی سکرێپتەرێ نووسەرەکە سیناریۆکی باشە نووسێت خاوەنی چەندان چیرۆکی زۆر قورسین و قوڵین بەڵام لە کۆتای ئەگەر بەجەتێک نەبێت ئەگەر کۆمپانیایەک نەبێت ئەگەر دامێکی حکومی نەبێت چونکە ئەمە چیرۆکی هەموو ملەتەکەی زان هی شارێک نییە هی شوێنێک نییە هی لایەنێک نییە کە سەپۆرتی ئەمانە بکرێت ئەبێت دەستە و دامن بەڕاستی دانیشێت هیوادارین وەکو هەموو جارێکتر کە یڵێین حکوومەت بێتە پێشەوە و وەکو وتم زۆر درەنگە بەڕاستی کە ئەم گەوهرێکە لە بەردەستپانایە کە دەستپان بۆ نەبردووە بەس بە تەنها هونەرمەندەکان ناتوانن ئەو شتە بکەن نەزانی ئەم جۆرە هەنگاوانە چۆن هەڵەسەنگێنیت کە ئەم جۆرە دیدارانە ئەکرێ ئەو کتێبانە سەبارەت بە جینۆساید بڵاو دەکرێنەوانێ زۆر گرنگە بە تایبەت بۆ ئەو جیلەی بڵین دوای ئەو ڕووداوە زۆر گەورانەیەت ئەگەر لە ڕۆمانە بێت ئەگەر لە خوێندنە بێت ئەگەر بۆ ئەوی بەردەوام ئێمە ڕابردووی خۆمان هەبێت ئەو زامەی خۆمان بزانین بەڵام من هەموو جار وتومە ئەو زام و برینانەی خۆمان بە کروزانەوە و بە پارانەوە و بە کارکتەری بچووک بیشان نەدرێت ئێمە میلەتێکی نەگە 10 جار بکەوینی 11 جار ئەستاوینەتەوە کاتێتی و پێویستە و بابەتی زۆر گرنگەوە سیناریستی زۆر باش هەیە کە بابەتی زۆر باشیان هەیە لەسەر ئەو حکایەتە زۆر قورس و ناخۆشانە کە بکرێتە فلم باوەڕ کە هێزێکی زۆر ئێجگار بە هێزی هەیە. ئامادەبوانیێژە بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارە تا دیدارێکتر بە خواتان ئەسپێرین خواتان لەگەڵ بەڵام کتێبەکەی مامۆستا کەریمۆ غەفور لە کاشێرەکە دەست دەکەوێت کە ئاگداریەوە زۆر سپاس دەستان خۆش بێت.